من لەسەر بابەت قسە دەکەم پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان تا چەندە گرنگە و ئەم کۆڕ و کۆربەندە نێودوڵەتیانە کە دەگیرێت تا چەندە کاریگەری لەسەر چارەسەرکردنی پرسی گۆڕانەکانی کەشوهەوا دەبێت. لەگەڵ میوانەکەم دکتۆر کارزان محەممەد پسپۆڕی تەکنۆلۆژیای ژینگەی لە سۆرانەوە لەگەڵمە. دکتۆر ئەم کاتت باش، ئەمڕۆ کۆنفرانسێکی گرنگ بەڕێوە دەچێت لە هەرێمی کوردستان تایبەت بە کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا لەسەر عێراق. هەرێمی کوردستانیش بێبەرینیە لەو گۆڕانکاریانە. پێتان وایە ئەم کاریگەریانە تا چەندە لەسەر ژینگەی عێراق و هەرێمی کوردستان دەبینرێت؟ ئەم کاتتان باش، زۆر سپاس. بەڵێ بە تاکید هەبوونی ئەو کۆڕ و کۆنفرانس و سیمپۆزیەمانە نیشانەی ئەوەی کەوا حاڵەتی کلایمێت چێنج و گۆڕانی کەشوهەوا لە کوردستاندا لە بارێکی باشدانیە، وەکو ئەوەی کەوا دەستگانەی دەوڵەتیەکانی Environmental Protection Agency ئەو ئاژانسانێکەوە بەرپرسن لە پاراستنی ژینگەوانە لە سەرانسەری وڵات و UN قسەی لەسەر دەکەن کەوا عێراق یەکێکە لەو 5 وڵاتانێکەوە زۆر بە پەلە بەرکەوتەی زۆر خراپی هەیە بەعام لە گۆڕانی کەشوهەوادا کە چەند فاکتەری کۆکاریتی بۆیە هەبوونی ئەم کۆڕ و کۆربەندانە و بەشداریکردنی کەسانی سەرەوە یاخود کەسانی خاوەن بڕیار زۆر گرینگە لەم کۆڕمونانە. بەڕاستی ئەو کۆنفرانسێکەوە ئەمڕۆ دەتوانم بڵێم تەواوکەری کۆنفرانسێک بوو لە دوێنێشکرا، شتی زۆر باسکران، دەرهاوێشتەی باشی دەبێتن. هیوادارم کار لەسەر ئەو خاڵانە بکرێتەوە. باشە دکتۆر، دیارە هۆکارەکان دیار دەبن و دەستنیشان دەکرێن، بەڵام ئایا چارەسەرکردنەکانی ئاسانە دەکرێت بەو ئاسانیە بتوانێت چارەسەری کاریگەری گۆڕانەکانی کەشوهەوا بکرێت لەسەر ژینگە بە تایبەتی؟ بەڵێ بەڕاستی لە ژینگەدا با بڵین لە هەمووی گرنگتر وایە بڵین سنوور نییە بڵین وڵاتێک بتوانێت ژینگەی خۆی پاکاتەوە یاخود ناوچەیەک بۆ نمونە هەرێمی کوردستان، بەڵام کارێکی ئاسان نییە. لەبەرەوەی کارکردن لەسەر با بڵین بەکارێنانەوەی ئەو شتانێکەوە تێک چوون لە ژینگەدا کارێکی ئاسان نییە، بەڵام مەحاڵیش نییە، دەکرێتن. لەوە گرنگتر ئەوەیە ئێمە لە ژینگەیەکدا دەژین دەمانەوێت چاکی بکەینەوە، بەڵام هەر لە هەمان ژینگەدا ئێمە هەندێک پێداویستیمان هەیە وەکو تاک وەکو مرۆڤ لەسەر ئەم ئیکۆسیستەمەدا کە تێدا دەژین. ئەوانە خۆی بەخۆیان هەندێک مادەی پیسکەرن کەوا بۆیە زەحمەتیەکە لێرە دەست پێ دەکات. یعنی ئێمە ئێستا ئیش لەسەر ئەو شتانە دەکەین کەوا چاکی بکەینەوە ژینگەکە چاک بەرەو چاککردن چێتەوە، بەڵام لە هەمان کات خۆمان بەکارهێنەری زۆرێک لە مادە پیسکەرەکانین. بۆیە لێرە سێ کوچکەیەکی زۆر گرنگ هەیە کە بە بناماکانی سەستەینەبڵەتی دادەنرێن و بۆ بەردەوامی ژیان و چاککردنەوەی ژینگە. بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستانەکە بە نمونە بینینەوە لە بەرەو پێشچوونێکی زۆر باشدان لە پیشەسازیدا کە ئیندستریاڵایزیشنە و هەروەها لەگەرەوە ڕوبەڕووی شتێکی تر دەبینەوە کە ئۆڤەر پۆپولیشنە یاخود زۆربوونی ژمارەی دانیشتوان. ئەوجا لە هەرێمی کوردستان ئێمە چەند فاکتەرێکمان هەیە کە جگەلەوەی کەوا وەچەخردنەوە بۆی قسەکە وەکو خۆی بڕوە ڕاستە وەچەخستنەوە ئێستا بە بەراورد لەگەر پێشتر کەمتر بووە لە جیاتیەوەی 8 منداڵ و 9 منداڵ ئێستا دوانوسیانە، بەڵام ئۆڤەر پۆپولیشنەکە مەبەستم لێرە ئەوەیە کۆچکردن زۆر بووە بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان لە وڵاتانی دەوروبەر و لە بەشەکانی تری عێراقیش. بۆیە ئەوە پاڵەپەستوێکی زۆر دەخاتە سەر ئیکۆسیستەمەکەمان. لەوە گرنگتر لەگەڵ ئەم دوو خاڵە پیشەسازی پێشکەوتنی پیشەسازی و زۆربوونی ژمارەی دانیشتوان زۆر گرینگە. شتی سێەم بەرجەستە بکەین کەوا ئەوێرنێسە هۆشیاری تاکە. بەڕاستی ئێمە لە کوردستاندا پیشەسازیمان زۆر بەرەو پێشچووە و هەروەها ژمارەی دانیشتوانی زۆر بە، بەڵام وەکو پێویست هۆشیاری تاکی نییە. هۆشیاری تاکیش نابەستمەوە بەوەی کەوا مامۆستا تەنها لە کلاسدا بیکاتن. بەڵێ فەرمو. باشە دکتۆر کارزان، دیارەکە لەو کۆنفرانسەش کەمڕۆ گیرا زۆربەی و کەسانی کە بەشدار بوون ئاماژەیان بە دروستکردنی پۆند و بەنداو کرد بە تایبەتی پاراستنی سامانی ئاو. لەم کابینەیە حکوومەت گرنگێکی زۆر بەم بابەتە دراوە، ئەمە توانێت چارەسەر بێت یەکێک لە خاڵە گرنگەکانی پاراستنی ژینگە و ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا؟ بەڵێ بەتاکید بزەبت. یعنی ئەمڕۆ دوێنێش کە لە سیمپۆزیۆمێک هەر تەواوکەری ئەم کۆنفرانسە بووە، تەواوی چاوەکان لەسەر و قسەکان لەسەر دروستکردنی پۆند و بەنداو بووە و لە بۆ ئەم مەسەلەیەش ئەوەی
ئێمە تێبینیمان کردووە هەموو چاو لەسەر هەرێمی کوردستانە ئەوە خۆی بە خۆی پەیامێکی سیاسیشی لەگەڕە ئەمە ناتوانم وەکو سیاسی قسە بکەم بەڵام ئێستا ئەوە کارتی فشارێکی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتن بەرامبەر بە بەغدا و جنوبیە لە عێراقدا ئەوە زۆر گرینگە و بە نسبەت کابینەی نوێم و کارکردن لەسەر بەنداوەکان یعنی ئەوەی جێی تێڕامانە بەڕاستی زۆر مهمە لە هەمان کابینەدا تۆ دەبینی کەوە ئەو بەنداوەی دەستی پێ کردووە بۆ دروستکردنی لە سفرەوە ئێستا بەرهەمی هەیە ئەوە خاڵی زۆر ئیجابین بە تەئکید کاریگەری زۆر باشیان هەیە لە مەسەلەی کەمبوونەوەی ئاو و زەرەرەکانی کشت و کاڵی ئەوانە زۆر کەم دەکاتەوە لە هەرێمی کوردستان و لە بەشەکانی تری عراقیش بەڵام ئەوە دەکرێت وەکو کارتێک بێتن بەدەست هەرێمی کوردستان باشە بەگشتی ئەگەر بمانەوێت دکتۆر پۆلێن بەندیەک بکەین عراق لەو پێنجەمینە وڵاتانەیە کە مەترسی گۆڕانەکانی کەشوهەوای لەسەر هەرێمی کوردستان لەکوێ ئەم پۆلێن بەندیەدایە بەڵێ ئەو پۆلین بەندیە بەڕاستی لەسەر ئاستی و وڵاتانی دنیا کراوە و لە ئاسیا با بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانە بەعام تەماشای بکەین یعنی ئەگەر ئەو تێکبەستنەی سیاسیی نێوان هەرێمی کوردستان و عێراق نەبێتن هەرێمی کوردستان زۆر بە دوورە لەوەی کەەوە عێراق تێکەوتووە بۆ نمونە ئێمە ئەگەر تەماشای سمینار و ئەو پێشکەشکردانی کەوا دەستگا ژینگەیەکان و کەسانی ئینتەرناشناڵ لە هەرێمی کوردستاندا بەڕووی پێشانی ئێمەی دەدەین جیاکاریەک بکرێتن جیاوازیەک جاکاریەک بەراوردێک بکرێ هەرێمی کوردستان زۆر بە دوورە لەوەی کەوا ئێستا لە عێراق ئەوجا لە بەغداوە بگرە حتا بەسڕا و هەموو ناوچەکان ساماڕا و ئەوانە کە ئێستاکە لە نێوان ئەو دوو ڕووبارە سەرەکیکەوە لە عێراقدا هەیە دەکەوێت ئەو لەو حاڵی تێکەوتووە هەرێمی کوردستان بەدەرە لەوەی کەوا عێراق تێکەوتووە یعنی دەتوانم بڵێم هەرێمی کوردستان یەکێک نییە لەو پێنج وڵاتانی کەوا ڕێزبێن بەڵێ بەڕێز دکتۆر کارزان محەممەد پسپۆری تەکنۆلۆژیای ژینگە زۆر سپاس لە سۆرانەوە لەگەڵ کوردستان 24 بووی